لژنەیەکی کاری هاوبەش هەیە ینی ماوەیەکی بۆ زۆرە بەهۆی هەندێ سەرقاڵی هەردوو لاوە کۆبنەوە نەتوانرا بوو ئەنجام درێ ئەمڕۆ کۆبنەوەیەکی ئاسایی لیژنە هاوبەشەکەی نێوان هەردوو لامان بوو و ئێمە لەم کۆبنەوەیە تێشە خرایە سەر بارودۆخی گشتی ناوچەکە ئەو قەیرانە سیاسی کە ڕووی کردوێتە هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتی نادروست و ململانەی نێوان لایەنەکانی دەسەڵاتەوە بڕیاردراوە کە لە چەندین بوارە لە بواری ڕاگەیاندن لە بواری کاری خێرخوازی لە بواری کاروباری بانگواز و زانایان لە بواری پەیوەندیەکان کۆبوونەوەی هاوبەش هەبێەوە کاری هاوبەش ئەنجام بدرێ ئینشاڵڵا لەم قۆناغە و لە داهاتووە کۆبنەوەیەکی وازانم باش و سەرکەوتوو بوو و ئێمە سوپاسی برایانی کۆمەڵی شەکەین کە لە بارەکەی خوان لە سلێمانی پێشوازی میواندارێکی جوان و برایانیان لێکردی. ئێمە لەم کۆبنەوەدا هەردوو لە جەختمان لەوە کردەوە کە واقعی هەرێمی کوردستان و ئەو قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی تاڕادەیەک و ئابوورانێک کە پەیدا بووە ئێمە بەڕاستی پێمان وە بوو کە ئەم دوو حیزبی دەسەڵات تێدا بەرپرسیارن. بەڵام لە هەمان کاتدا ئێمە وەکو دوو لایەنی ئیسلامی سەرەکی لەم گۆڕەپانی کوردستان ئێمە خۆمان بە بەرپرسیار دەزانین لە چاکردنی و لە گۆڕانکاری تێداکردنی و هەر شتێک کە بەڕاستی لە دەستمان بێ بۆ ئەوەی کە خەڵک و زەماوەری هەرێمی کوردستان قازانج بکەن. لەم ڕوانگەوێ بابنم لەم میانەوە ئێمە بڕیارمان داوە کە ئێمە لیژنەیەکی کاری هاوبەشمان هەیە و کارنامەیەکی کاری هاوبەشمان هەیە وەکو میساقێک لە نێوان ئێمە و یەکگرتووی ئیسلامی کوردستان. بەڕاستی بڕیارمان داوە هەنگاو بە هەنگاو خاڵ و بنەماکانی ئەم کارنامەیە کار پێ بکەین و لە مەیداندا ڕەنجی پێ بدەینەوە. بە تایبەتیش ئێمە ئەم جارە هەنگاوێکمان ناوە کە لە بواری ڕاگەیاندن و لە بواری زانایان و بانگەواز و لە بواری کار و ڕێکخراوەکانی خێرخوازیمان هەماهەنگی زیاتر هەبێ کۆبنەوە هەبێ بۆ ئەوەی کە ئەمە بتوانین ئەم برایەتی و تەبایی و یەک ریزێکە ئێمە هەر هەمامە بەڵام دەمانی بەڕاستی زیاتر گەشەی پێ بکەین